هەڵبژاردن بۆ دەستەی کارگێریانی جیهان ئەنجام درراوە ئەندامانی پێشووی دەستەی کارگێریانەکە متمانی دەستەی گشتیان بەدەست هێنایە و 4 ساڵی داهاتوو ژیانەکە بەڕێوە دەبن. یعنی جیهان خاوەنی 9 تیپی وەرشیە و 69 وەرشەوان لە دەستەی گشتی ناوی تۆمار کرابوو. مافی دەنگدانیان بە دەستەی کارگێری نوێ هەبوو. 33 کەس ئامادەی لە هۆڵی هەڵبژاردن هەبوو. 6 کەسیش بۆ پۆستەکانی دەستەی کارگێری خۆیان بربژێر کردبوو. لە کۆتاییشدا دوای تەواوبوونی پرۆسەکاری یەکە لە ڕزگار مەغدید و سۆران حەبیب 43 دەنگیان بەدەستێنا و ئەحمەد محەممەدی 42 دەنگ و غازی معروف 41 دەنگ و هەریەک لە سیروان سعید و عەبدوڕەزاق کەمالیش 39 دەنگیان بەدەستێنا. تەواوی ئەندامەکان ڕێژەی لە 150 زیاتریان بەدەستێنا و بە دەنگ یەکەم خول دەرچوون و ئاوریارە لە یەکەم کۆبوونەوەی دەستەی کارگێری نوێیانەکە پۆستەکان لە نێوان خۆیان دابەش بکەن. طبعا ئەمڕۆ دەستەی گشتیانێ وەرزشیان توانی دەستەیەکی کارگێری نوێ هەڵبژێری بۆ 4 ساڵی داهاتوودا لە کەشێکی ئازاد بەڕاستی هەر ئەندامێک توانی ئەوەی توانی خۆی تەرشیحکاتن دەستەیەکی کارگێری ئەلحەمدولله هەڵبژێردا. ڕاستیەکەی پلان و بەرناممان ئەو دەستە کارگێڕێکە بتوانی زیاتر ئەمیانەیە بەرەو پێشبە لە زۆر ڕۆ لە چاڵاکیەکان ڕاستەکەی هەروها لە ژێرخانی بە تایبەت لە ژێرخانی وەرزشی لە یاریگاکانمان لە بەشداریکردنمان لە خولەکان هیوادارین ئینشاءالله سەرکەوتوو بن و ئەنجامی باشدرن و بکەین کە ئەو یانەیە بەرەو پێش بن ئینشاءالله.